ڕێز و سڵاوبەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی ئەمڕۆ ڕۆژی چوارشەممە سەرەتاش بە سەردیاڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. درێژەی هێرشەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، گەڕانەوەی متەلیب ئەحمەدیان بۆ زیندانی ئێڤین، سەپاندنی حکمی 32 ساڵ زیندانی تازیری بەسەر مریەم بابەخانی، دەست بەسەرکرانی چالاکێکی مەدەنی لە شاری تەورێز و بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی جەواد عەلی کوردی لە زیندانی وەکیلابادی مەشهەد. درێژەی هێرشەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، شەوی ڕابردوو بنکە و بارەگاکانی حیزبی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە دوو موشکی بالیستیکی هێرش کراوەتە سەری. بە پێی دوایین زانیاریەکان بنکە و بارەگاکانی ئەو حیزبە لە ناوچەی ئالانە بە ئامانجگیراوە و لە ئەنجامی ئەو هێرشەشدا زیانێکی گیانی بەرهێزەکانی ئەو حیزبە نەکەوتووە. شایانی باسە کە لە سەرەتای دەستپێکردنی هێرشا و بەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی تاوەکو ئێستا بەلانی کەم بە 82 موشک و درۆنی ئینتیحاری پێگەکانی ئەو حیزبە بە ئامانجگیرا و چەندین کەس گیانیان بەخەت کردو یان بە سەختی بریندار بوون. گەڕانەوەی متەلیب ئەحمەدیان بۆ زیندانی ئێڤین، ڕۆژی دووشەمە 11 جۆزەردانی 1405 هەتاوی متەلیب ئەحمەدیان بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئێڤین پاش ئەنجامدانی چەندین نەشتەرگەری دیسان ڕەوانەی زیندانی ئێڤین کرا. ئەو هاوڵاتیە تەمەن 39 ساڵەی خەڵکی شاری بانە ڕێکەوتی 5 جۆزەردانی 1405 بە مەبەستی پێداچوونەوە لەسەر نەخۆشیەکانی ڕەوانەی نەخۆشخانە کرابوو. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ناوبرا و بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی زیندان بە دۆخی تەندروستی با دۆخێکی زۆر خراپی تەندروستیەوە ڕەوانەی نەخۆشخانە کرابوو و ماترسی لەسەر ژیانی هەیە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو بەندکراوە سیاسیە بە تۆمەتی ئەندامبوونی لە یەکێک لە حیزبە کوردیەکانی دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی حکمی 30 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا و بنەماڵەکەی لە ژێر گوشاری توندی هێزە ئەمنیەکاندان. سەپاندنی حکمی 32 ساڵ زیندانی تازیری بەسەر مریەم بابەخانی. لە ڕۆژانی ڕابردوودا مریەم بابەخانی هاوڵاتی دەست بەسەرکراوی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبەر لە ئاری ئێزە لەلایەن دەستگای قەزای کۆماری ئیسلامی حکمی 32 ساڵ زیندان و 6 مانگ و 2 ڕۆژ زیندانی تازیری بەسەردا سەپێنراوە. راپۆرتی گەیشت و ناوبراو بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتی دژبەری ڕژێمی کۆماری ئیسلامی و هەروەها چەندین تۆمەتی دیکەی پەیوەندیدار بە تاوان ئەمنیەکان. ئەو حکومەی بەسەردا سەپێنراوە، بەڵام هێشتا سەبارەت بە ڕەوەندی دۆسیەکەی هەروەها ناوەڕۆکی ئەنجامی کۆبوونەوەی لقی یەکی دادگای ئینقلابی ئەهواز لەسەر تۆمەتەکانی بڵاو نەکراوەتەوە. شایانی باسە کە ناوبراو لە ماوەی دەست بەسەرکرانیدا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ و هەروەها پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. دەست بەسەرکرانی چالاکێکی مەدەنی لە شاری تەورێز، ڕۆژی دووشەمە 11 جۆزەردانی 1405 هەتاوی ئەمیر حسێن سەعادەت دەبیری پێشووی شۆرای سنفی زانکۆی عەلامەی تەباتەبایی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمەوە دەست بەسەر کراوە. ناوبراو بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەرماڵەکەی بەو پەڕی تونند و تیژەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە سەر ڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی دەڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستدا نییە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی جەواد عەلی کوردی لە زیندانی وەکیلابادی مەشهەد. بە پێراپۆرتی گەیشتوو جەواد عەلی کوردی برای خوسرە و عەلی کوردی سەرڕای تێپەڕبوونی چەندین مانگ لە دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕێکەوتی 21 سەرماوەزی 1404 هەتاوی ئەو کات لەگەڵ بەشداری مەراسمی حوتەمی خوسرە و عەلی کوردی و کۆبوونەوەی ناڕزایەتی دژ بە ناڕوونی شێوازی گیان بەخەتکردنی ئەو چالاکوانە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە هاوکات لەگەڵ کۆمەڵێکی دیکە لە چالەکانی مەدەنی و سیاسی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ناوەندە ئەمنیەکان کرا. شایانی باسە کە و هەوڵەتیە پاش کۆتای هاتنی ڕەوەندی لێپرسینەوە ڕەوانەی بەندینخانەی وەکیلابادی مەشهەد کراوە و دۆخی تەندروستی ناجێگیرە. راپۆرتێک سەبارەت بە لەسێدارەدانی هاوڵاتیانی ناڕازی لە ئێران. بە پێی دوایین ئامارەکان لە ماوەی چەند مانگی ڕابردوودا لانی کەم 17 هاوڵاتی ناڕازی دەست بەسەرکراو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە سێدارەدراون. بە پێی دوایین زانیاریەکان لە سەرەتای دەستپێکردنی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبەر تاوەکو ئێستا زیاتر لە 17 هاوڵاتی دەست بەسەرکراوی پەیوەندیدار بە ناڕزایەتیەکانی مانگی بەفرامباری ساڵی ڕابردوو بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەر و
محارەبە لە سێدارە دراون و مەترسی لە سێدارەدانی ژمارەیەکی زۆرتر لە زیندانیانیش لە ئارادەیە. جێگای ئاماژەیە کە چالاکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئاماژە بۆ دەکەن کە ڕەوەندی دۆسیەی ئەو هەفتە شارومەندە ڕوون نییە و تەنانەت لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ بێبەشکراون. لە سێدارەدانی هەفتە بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا هەفتە بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و تۆمەتبار بە تاوانە کۆمەڵایەتیەکان لەلایەن دەستگای قەزای ڕژیمۆ لە سێدارە دراون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەو هاوڵاتیانە کە ناسنامەی 15 کەسیان بەناوەکانی محەممەد عوسمان نارۆیی، محەممەد سدیق بەلوچی، قادر خودامورادی، سەعید دهقانی زادە، بۆروز موسا زادە، عباس بەیات، عەلی ئەکبەر سەرابی مقەدەم، سالار شەیخی، شایان تافتە، محەممەد ئەزخەری، محەممەد حەکیمی، عیسا شەکوریان، مرتەزا سادقزادە، ئەسلان ئەمیری و بێهنام حوسێنیانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان و کوشتنی بانقەز لە زیندانەکانی عەدڵابادی شیراز، لاکانی ڕەشت، نەیشابور، سەبزەوار، دامخان و عێراق و قوم لە سێدارە دراون. درێژەی گوشاری ناوەندە قەزایەکان لەسەر هاوڵاتیانی ناڕازی لە ئێران بە پێی دوایین هەواڵەکان زیاتر لە 100 هاوڵاتی لە شاری ئیسلام شەهر لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێم و دەست بەسەر و کۆمەڵێکیشیان داراییەکانیان دەستی بەسەرداگیرەوە. بەوتەی بە پرسانی دەستگای قەزای ڕژێمی کۆماری ئیسلامی ئەو هاوڵاتیانە کە هێشتا ناسنامەیان بڵاو نەکراوەتەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دژبەر و میدیایەکانی دەروی وڵات دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە تا کاتی داڕشتنیم هەواڵەش سەبارەت بە شوێنی ڕاگرتنیان و هەروەها دۆخی تەندروستیان زانیاریەک لە بەردەستدانیە و هەروەها کەلوپەلە تاکە کەسێنەکانیان زەوت کراوە. کۆبنەوەی زیان لێکەوتوانی فەرهاندێزڵ لە ئیسلام شەهر ڕۆژی ڕابردوو ماڵدزراوانی شیرکەتی فەرهاندێزڵ لە شاری ئیسلام شار دژ بە وەدینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسانی ئەو شیرکەتە کۆبوونەوە. بە پەیوەندانی کە بەدەستمان گەیشتون زیاتر لە 400 هاوڵاتی ناڕازی با کۆبوونەوە لە بەردەم بینای دادگستەری ئەو شارە سەرڕای وتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی گەندەڵی ڕژێمی کۆمەری ئیسلامی، خوازیاری ڕادەستکردنی کامیۆنەکان بە خوازیاران، سزادانی تاوانباران، پێڕاگەیشتنی دادپەروەرانی دەستگای قەزای ڕژیم لەسەر دۆسیەکەی و هەروەها قەرەبووکردنەوەی زیانەکانیان بوون. درێژەی تێک هەڵچوونە سەربازیەکانی نێوان ڕژێمی کۆماری ئیسلامی و ئەمریکا ڕۆژی ڕابردوو لە درێژەی بەرزبوونەوەی ڕێژەی ئاڵۆزیەکان یانخود ئاڵۆزیە سەربازیەکانی ناوچەکە پێگەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و هەروەها وڵاتانی بەحرین، ئێماراتی یەکگرتووی عەرەبی و کوێیت بە ئامانجگیران. بە پەیوەندانی کە بەدەستمان گەیشتون پێگەیەکی کۆنتڕۆڵ یا تووچووی دەریایی لە دوورگەی قیشم لەلایەن ئەرتەشی ئەمریکا و بە ئامانجگیراوە و زیانێکی زۆری پێگەیشتووە. لە هەمان کادا وڵاتانی بەحرین، ئیماراتی یەکگرتوو و کوێیت لەلایەن سوپای پازارانی ڕژێمەوە بە چەندین درۆنی ئینتیحاری و موشەکی بالستیکی هێرش کراوەتە سەریان کە بەهۆی پێکرانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئیمارات و ناوچە مەدەنیەکانی بەحرین چەندین کەس بریندار و زیانێکی زۆر بەرناوەندە خزمەتگوزاریە گشتیەکانی ئەو ناوچەیە کەوتووە. ڕەتکردنەوەی ئیدعای هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر پێگەکانی ئەمریکا لەلایەن سنتکامەوە. ڕۆژی چوارشەممە سیانزەی جۆزەردان فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەرتەشی ئەمریکا ڕایگەیاند کە ئیدعاکانی سوپای پازاران سەبارەت بە ئامانجگرتنی پێگە سەربازیەکانی ئەمریکا لە ناوچەکە بە تەواوی دوورە لە ڕاستیەوە. ڕۆژی ڕابردوو ناوەندی ڕاگەیاندنی سوپای پازاران ڕایگەیاند کە ناوەندی کەشتی ژەنگی ئەمریکا لە بەحرین و هەروەها بنکەیەکی هێزە ئاسمانیەکانی ئەرتەشی ئەمریکا با چەندین درۆنی ئینتیحاری و موشەکی بالستیکی بامانجگیراوە. لە وەڵامی ئەو دیعایانەدا ناوەندی فەرماندەی هێزەکانی ئەرتەشی ئەمریکا ڕایگەیاندووە کە هەموو هێرشەکانی سوپای پازاران بۆ سەرپێگەکانی ئەمریکا تێکشکێنراون و هیچ یەکێکیشیان ئامانجیان نەپێکاوە. لە هەمان کادا ئاماژە بۆ کراوە کە ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی گوشار بۆ سەر وڵاتانی ناوچەکە هێرش دەکاتە سەر ناوەندە خزمەتگوزاریە گشتیەکان و تاوانی جەنگی ئەنجام دەدات. درێژەی گوشارەکانی دەوڵەتی عێراق بە مەبەستی چەککردنی میلیشیەکانی کۆماری ئیسلامی دوایین هەواڵ. ڕۆژی سێشەممە 12 جۆزەردان 1405 هەتاوی لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراقەوە بڕیارێکی نوێ سەبارەت بە چەک داماڵینی میلیشیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە وڵاتە دەرکراوە.
بە پێوە بڕیار نامەیە پێویستە گروپی چەکداری کەتایبی ئیمام عەلی کە لەلایەن ڕژێمی کۆمەری ئیسلامیەوە دامەزراوە و بۆ ماوەی چەندین ساڵە چەک و پێداویستیەکانی دابین دەکرێت بە تەواوی چەک بکرێن و هێزەکانیان لە نێو دامەزراو حکومەکاندا جێبگرن. لە هەمان کاتدا کۆمەڵێکی کۆمەڵێک بڕیار دراوە کە کۆمەڵێکی دیکە لە گروپە چەکدارەکان کە تێکەڵی هەشتی شعبی ببوون لەو ڕێکخراوە سەربازیە نایاساییە جیا ببنەوە و تێکەڵی دامەزراوە حکومەکان ببن. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست بەم جۆراتینە کۆتایی گەشتی هەوڵەکانی ئەمڕۆژ کات و ساتێکی باش وەخت بڵێت.